دەم باش پارتیا دیموکراتیکا گەلان هەدەپێ چەند کاندیدên xweş بۆ هەڵبژارتنê پەرلەمانتۆیە تورکیەیە کالی دیکە ئەو سەرۆکیە هەدەپێ سەلاحەدین دەمیرتاش وێ لە هەرێما یەکەم لە ئیستانبولê xwe کاندید بکە و لە هەرێما دوێم ژی وێ ڕەدوان تۆران سەرۆکیە پارتیا سۆسیال دیموکرات و پارتیاوی دا هەڵبژارتناندا بۆیە فەیمانە هەدەپێ xwe کاندید بکە ئەلەگۆری مادیە تورکیە سری سورای ئۆندارک و بەرێ ڕاگەیاندبووە و xwe کاندید ناکە وێ لەسەر داخوازەوە جەلان xwe لە هەرێما یەکەم ئەنقەرەیە کاندید بکە. وەزیرە دەربێ لۆکسەمبۆرگ سەردانە هەرێما کوردستانی کرد دیگە لە سەرۆکی هەرێما کوردستانی و سەرۆکی پەرلەمانی کوردستانی جڤیا سەرۆکی پەرلەمانی کوردستانی ڕاگەیان دەجوینێدا مشارە سەرەکیە پرسە شەڕێ داعشێ و ڕاستی هاتنە وێ گروپێ بوو هەروەها بەحسا پێشخستنا پەیوەندی ناوبەرە هەرێما کوردستانی و لۆکسەمبۆرگ هاتنەکردن وەزیری دەربێ لۆکسەمبۆرگشی ڕاگەیاند کو ئەم ڕێز لە خەڵک و پێشمەرگەی کوردستانی دەگرن کوش بۆ هەموو دنیای شەڕ دکەن. داعش ێرشی هێزên هەبەش لە گوندەوارên til temir dike li gorî zaniyariyên ji til temir Daişê êrişî cihên hêzên hevbeş li gundewarên til temir dike ku ew hêz ji yekînên parastina gel yekînên parastina jinê yepeşê hêzên asayîş û hêzên sotoro û hêzên zêrevanên xabûr pêk tê li du gundên xibêş û til nesrî li gundewarên til temir çekderên Daişê bi doşka êrişî hêzên hevbeş kirin û wan hêzan jî bersiv da. 5 کەس و ڕێگەزنامەیە هۆڵەندی بۆوان ڕابوو دەمەک و هەوڵدان دەڕێ سنوورên تورکیا ڕێ دەرباسی ناوە سووریە ببن ژالێ دەسەڵاتدارên تورکیە بەهاتن گرتن مەدیا تورکی داخوێنێکە سەرۆکاتیە دەستەیە گشتیە ئارکانێ تورکیە بەڵاو کردە کوی ماژە بەگرتنا 13 وڵاتیان سووری و عێراقی دیکە و هەوڵ دان بچن ناوە عێراقی لەگەل گرتنا 42 کەسان و دخواست بە ئاوایکردنە یاساییشی تورکیە بچن یۆنانستان. شۆرمەندێ سەرۆکی دەستگا دەستنیشانکردنا بەرژەوەندیان بلندێن ئیرانە ڕاگەیان سەردانە هاشمی ڕەفسەنجانی بۆ عەرەبستانە سەعودی هات هەڵوەشاندن. قودرەتوڵڵا عەلی خانی ئەشکرا کرد ji ber êrişa Saûdiyê بۆ سەر Yemenê serdana Rafsanjanî بۆ عەرەبستانە سەعودی هاتی هەڵوەشاندن بەریا Rafsanjanî ڕاگەیاندبوو باشکردنا پەیوەندیە ناوبەرە ئیران و سەعودیە ji karên wî yek giring e herdema ku rêberê Îranê bixwaze wê alîkar be. Alêzî Saûdiyê li netewên Gûya Adil ئەکجەبووری ڕاگەاند حکوومەتە وڵاتێوی حتا نەها بڕیارە شاندنا هێزە لەشکری بۆ یەمەنێ نەدایە لێ ئەگەر پێویست بکە ژمارەکە باش ji hêzên me ئامادەنە هەروە گۆژیان باشتر دەبینن ku li ser êrişên esmanî berdewam bin niha plana me ye û em ê wê planê bi çî bikin.